دانەوەی شۆڕشی نوێ بەڕابەرایەتی سەرۆک مام جەلال چەندین داستان و نەبەردی پێشمەرگە و ئازایەتی و چاونەترسی ڕێخستنەکانی ناوشار و قارەمانێتی زیندانیانی سیاسی تێدا تۆمار کراوە کە لە سەرەتای هەڵگیرسانی شۆڕشەوە وەک هێزێکی پۆڵاین و بە پشتگیری خەڵک درێژەی بەخەبات داوە تا دوجار مەدالیای نازناوی حیزبی شەهیدانی بە بەرۆکداکرا بۆ ئەو لووتکەی سەرکەوتنەش باجی قورسی داوە و ڕووبارێک خوێنی بەخشیوە. 43 ساڵە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردە و قارەمانەکانی دەکاتە قەڵغانی پاراستنی خاچی کوردستان و درێژە پێدەری کاروانی ڕێگەی شەهیدانە. هەر ئەوەشە کە لە هەموو قۆناغەکانی خەباتی چەکداری ڕزگاری لە شاخ و شار حیزبەکەی سەرۆک مام جەلال حیزبی شەهیدان لە ئاشتیدا کۆتری سپی و لە شەڕیشدا پڵنگ و ڕەشەبا بووە. لە ڕۆژی 21 یانزەی 1976 دوای ساڵێک لە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان سێ سەرکردەی دیاری کۆمەڵە کە ڕێکخراوی بنچینەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون لە بەغدا لەلایەن حیزبی بەحسی داپڵۆسێنەر لە سێدارە دران و زیندانیان کردە مەشخەڵانی شۆڕشی نوێ. یادی شەهیدکردنی ئەو سێ سەرکردەیە کرا بە ڕۆژی شەهیدانی یەکێتی و بادینانیش بە دەواازەی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان ناونرا وەک وەفایەک بۆ قارەمانێتی ئیبراهیم عەزۆ وەک سیمبولی یەکەمین فەرماندەی گشتی و دامەزرێنەری هێزەکانی پێشمەرگەی یەکێتی. یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە هێز بوو بۆ پشتیوانی لە باکوور و لە خۆرهەڵات و خۆراوەی کوردستان هێزی خۆی نارد و شەهیدی لەم پێناوەشدا بەخشی. لە ئێستاشدا یەکێتی لە ناو حکوومەت و پارلەمانی کوردستان بەڵێنیان داوە خاوەندداری بکەن لە خوێنی شەهیدان. بە پێی ئامارەکانی مەکتەبی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە دوای دامەزراندنیەوە یەکێتی زیاتر لە 18,000 شەهیدی سەرکردە و فەرماندە و کادر و پێشمەرگەی هەیە کە لە سەنگەرەکانی بەرگری خۆیان کردوتە قوربانی نیشتیمان.